وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون. الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. تفسير سورة النحل آية سطو ينصح مل. أعوذ بالله من الشيطان الرجيم. يوم تأتي كل نفس تجادل عن نفسها وتوفى كل نفس ما عملت وهم لا يظلمون. وضرب الله مثلا قرية. يوم تأتي كل نفس تجادل عن نفسها. پروردگار با پیغمبرکی دفرمی علیه الصلاة والسلام باسی ڕۆژی قیامەتیان بۆ بکە با بزانن چ ڕۆژێکە، چ ڕۆژێکی ترسناکە. ئەو ڕۆژەی کە تأتی كل نفس تجادل عن نفسها فقط لا غير. ئەو ڕۆژەی کە هەموو نفسێک دێت، هەموو یەکێک دێ تەنها دیفاع لە خۆی دەکات، تەنها خەمی خۆیەتی خۆی دەربازکە لە عەزابی ئەو ڕۆژە. باوک ئاور لە مناڵ ناداتەوە، ژن ئاور لە پیاوەکەی ناداتەوە، پیاو ئاور لە ژنی ناداتەوە، مناڵ ئاگای لە باوک نامێنێ، دایک ئاگای لە مناڵ نامێنێ. ئەوەندە ڕۆژێکی ترسناک. هەر نەفسە و مەشغوڵی خۆیەتی چۆن ڕزگاری بێ لەو ڕۆژەدا. وتوفى كل نفس ما عملت. وهمو نفسێکیش بە تێر و تەسەلی، بە تەواوی، بە عەدل و دادپەروەری پاداشت و سزای کردەوەکانی خۆی وەردەگرێتەوە. بە تایبەتی لە چاکەکانیدا هیچ نوقسانیەکی نابێت و نەبێت چاکەی لێکەم بکرێتەوە یا خراپەی لەسەر زیاد بکرێت، شتی وا نابێت. توفى كل نفس ما كسبت ما عملت وهم لا يظلمون. بەتەواوی حەقی خۆیان پێ دەدرێت، پاداشتی خۆیان دەدرێتەوە و کە تەرازوو دادەندرێ ئەوە چاکەکانتە، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، ئەوە هەزار، ئەوە حەسەناتە، ئەوە پاداشتی تۆ لەسەر ئەمانە ئەوەیە. وهم لا يظلمون. و ئەوان ستەمیان لێ ناکرێ. پەروەردگار ناچێت تاوانی کەس بخاتە سەر کەسێکی تر و ناچێت چاکەی کەسێک وەرگرێ بیداتە کەسێکی تر. ئەوە ناکات. عەدلە، ظڵم ناکرێ. لا ظلم اليوم. لەو ڕۆژەدا زوڵم نییە، ستەم نییە. لە مەحکەمەی دنیادا زوڵم و ستەم زۆرە براکانم، زۆر زۆرە. بەڵام لە ڕۆژی دواییدا لا ظلم اليوم. هەر کەسە حەقی خۆی پێ دەدرێ و زوڵمی لێ ناکرێ. ئەنجا ئایا بەم شێوازە ئینسان حاڵی باش دەبێت؟ یعنی ئەوەندە تاوان و کەم تەرخەمیمان هەبووە، هەر ئەوە خۆی لە خۆیدا شایستەی ئەوەیە کە ئینسان بترسێ بەخوا. بۆچی؟ چونکە نازانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام
دفرمي إن الرجل ليتكلم بكلمة في سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في النار 70 خريفا. مرۆڤی وهەیە یەک قسە دەکات خۆی گەورە تووڕە دەکات 70 ساڵ پێی دەچێتە ناو دۆزەخە و ڕۆ دەچێت لە جەهەنەمدا لا يلقي لها بالا گرنگیشی پێ نەداوە بەو قسەیە گوێشی پێ نەداوە بەڵام قسەیەکە ڕەب العالەمینی تووڕە کردووە پێی دەچێتە ناو دۆزەخەوە. پەنا بە خوای گەورە لەوەی کە قسەیە لەو قسانەمان کردبێ. ترسناکی ئەو ڕۆژە لەوەدایە إن الرجل يأتي يوم القيامة بحسنات أمثال جبال تهامة بيضا فيجعلها الله هباء منثورا. مرۆڤی وادێ حەسەناتەکانی بەقەدەر کێوی تیهامە بەرز و گەورە ئەوەندە حەسەنات لەسەر تەرازوویدا هەیە بەڵام خوای گەورە هەمووی بەرباد دەبا. بۆ إذا خلوا بمحارم الله انتهكوها چونکە ئەگەر تەنها بوو بایەوە لەگەڵ حەرام سنووری دەبەزاند و حرامی دەکرد و زینای دەکرد و پەنا بەخوای گەورە انتهكوها. کەواتە ترسناکە حەقیقەتەن ئەو ڕۆژە توفى كل نفس ما عملت. بۆیە قەت نەڵێن ئێمە تەواو کردەوەی چاکمان هەیە و ئاهلی مزگەوتین و ئاهلی نوێژین و تاعات و ذکر و بەخوا دائیمەن بڵێن خوای پەروەردگار حاسبنا حسابا يسيرا ئەی پەروەردگار محاسبەیەکی ئاسانمان بکەیت و ئەی پەروەردگار بە فەضڵی خۆت لەگەڵمان بکەیت نەک بە عەدلی خۆت. بۆیە من نوقش الحساب عذب هەر کەسێک حسابێکی وردی لەگەڵ بکرێ عەذاب دەدرێ ئەگەر بە وردی خوای گەورە لەگەڵت کە سزا دەدرێت. بەڵام بڵێن عاملنا بفضلك يا رب بە فەضڵ و کەڕەمی خۆت مامەڵەمان لەگەڵ بکەیت. پەنا بەخوای گەورە. بەڵێ فەرموو. وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. پەروەردگار نمونەیەکمان بۆ دێنێتەوە بە شارێک. ئەو شارەش مەککەیە، شاری مەککە. قەریە لە قورئاندا مەبەست پێی شارە، نەک لە مصطلحی ئەمڕۆدا قەریە یعنی گوندێک لادەیەک، نە قەریە شار. پەروەردگار وضرب الله مثلا قرية پەروەردگار نمونەی هێنایەوە بە شارێک کە شاری مەککەیە. حاڵی ئەو شارە چۆن بوو، دوایی چی بەسەر هات و بۆچی وای لێ هات. باش حاڵی چۆن بوو؟ كانت آمنة مطمئنة. ئەو شارە حاڵی وا بوو ئەمن و ئاسایش باڵی کێشا بوو بەسەریدا، خەڵک ئەمین بوون لە خۆیان لە کاتێکدا کە ويتخطف الناس من حولهم خەڵکی دەرەوەی شاری مەککە لە ئەمن و ئاسایشدا نەبوو، بەڵام مەککە کە حەڕەم بوو ومن دەخەلەه کانە ئامینە. هەر کەسێک چوو بایە مەککە و چوو بایە حەڕەم و ئەمان نەدەترسای، ترست لەسەر نەبوو لە مەککە. نعمەتی ئەمن، نعمەتی ئاسایش، یعنی خەڵک ترسی لەسەر نەبێ و لە ئەمن و ئاسایشدا بێ، زۆر نعمەتێکی گەورەیە براکانم، زۆر نعمەتێکە بە هیچ تەقدیر ناکرێ. بۆیە جارێ سەرەتا دەفەرمێ ئەو خۆشیەی کە ئەهلی ئەو شارەتی دابوون چییە؟ جارێ كانت آمنة مطمئنة، لە ئەمن و ئاسایشدا بوو، لە ئارامیدا بوو.
اینجا نعمەتی دووەمیان چی بوو؟ یەئتیها ریزقها ڕەغەدا، وەرزقی خۆشی بۆ دەهات زۆر بە واسعی و بە فراوانی و بە ئاسانی. خەڵکی هەمووی بەهۆی حەڕەمەوە بەهۆی کەعبەوە دەچوون ئەرزاقیان دەبرد لە مەککە، دەیان فرۆشت و دەیان کڕی و ئاڵوگۆڕێکی بازرگانی چاک گەرم و گوڕ لە مەککەدا هەبوو، بۆیە ڕزق و ڕۆزیەکی زۆریان بۆ دەهات. خواردن و میوەجاتی هەموو شوێنێک دەهاتە مەککە. ئێستا پەروەردگارمان بۆی باسی مەککە کردین کە لە دوو نیعمەتی گەورەدا بوون. یەکەم چی بوو؟ ئەمن و ئاسایش. ئەی دووەم کاکە؟ ڕزق و ڕۆزی. ڕزق و ڕۆزیەکی فراوان. ئەو دوو نیعمەتە گەورەیە؟ بەڵێ گەورەیە. چێ دەزانێت لە کوێی تری قورئاندا باسی ئەو دوو نیعمەتە کراوە؟ کاکە؟ ئافەرین. لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. باش لشوي تردا باز كراوة كاما الأمين. باش وبس باسي أمان برايمن. رب اجعل هذا البلد آمنا وارزق أهله من الثمرات. آمنا وارزق أهله من الثمرات. أي پروردگار أو بلد هم آمن بيت دعاكي إبراهيم قبول بو مكة آمنة. وارزق أهله من الثمرات ورزقي أهلك شبدل ثمرات ميوجاتي همو شوين كان بو أبي بيت. أم دو نعمة زور قورية زور. أمن لكال رزق روزي. أو دو نعمة برا كانم إنسان بيوست قدر يمزانه. ئەگەر نیعمەتێکیان کەم بۆ لێت کارێک نەکەی هەمووی لەدەست بدەی و نیعمەتەکەی تریش لەدەست بدەیت. چونکە بە تایبەتی نیعمەتی ئەمن و ئاسایش کە لەدەست خەڵک چوو ژیان نامێنێت. ژیان نامێنێت. زۆر جار تەماشا دەکەین مەثەڵەن لە وڵاتێک لە شوێنێک خەڵکی لە بواری ڕزقەکەدا نوقسانیان هەیە، بەڵام لە جیاتی دەستگرتن بە ئەسبابی ڕزق و ڕۆزی حەڵاڵەوە لە جیاتی ئەوە پەنا دەبەنە بەر پشێوی و ئاشوب دروستکردن. ئەو کاتە نەک ڕزقەکەیان زیاد نابێ ئەمن و ئاسایشەکەشیان لەدەست دەچێت. ئێوە زەرێرێکی گەورەتر. تۆ چیت بەچی کرد کاک؟ چیت کرد؟ خەڵکی سووریا داوای ڕزق و ڕۆزی زیاتریان دەکرد، نەک تەنها ڕزق و ڕۆزیەکەیان لەدەست چوو ئەمانیشیان نەما. ئەمانیش نەما. کەواتە ئینسانی عاقڵ بزانێت چۆن هەنگاو دەنێت کە تۆ لە زەرێرێکدای محاولەیەک نەکەیت و هەنگاوێک نەنەی کە زەرەرەکە گەورەتر و دووقاتی کەیت. نابێ وا بکەیت. ئێستا زانیمان حاڵی مەککە چۆن بوو، بەڵام پەروەردگار دەفەرمێ فەکەفەڕەت بئەنعومی الله. ئەهلی ئەو شارە بێباوەڕ بوون بە نیعمەتەکانی خوا. یعنی شکری خوایان نەکرد لەسەر نیعمەتی ئەمن و ئاسایش، شکری خوای پەروەردگاریان نەکرد لەسەر نیعمەتی ڕزق و ڕۆزی و ثەمەرات کە بۆیان دێ. واتە سپڵە بوون، بێوەفا بوون بەرامبەر نیعمەتەکانی خوا. خوای پەروەردگاریش عقوبەی دان فأذاقها الله لباس الجوع والخوف. پەروەردگار چی پێچێشتن، چ عقوبەیەکی دان؟ پۆشاکی برسێتی و ترسێتی لەبەرکردن، بەبەرداکردن. پۆشاکێکی بەبەر ئەو شارەدا کرد کە بریتیە لە برسێتی لەگەڵ ترس. برسی و ترس. ئێوەرە ئینسان ئەمانی نەما دەترسێت و هەروەها ڕزق و ڕۆزی نەما و برسیەتی. دەبێ ژیانی ئینسان چۆن بێ کە ئەو دوو نیعمەتەی لێ سەنرانەوە ئێستا دوو نیقمەتی بۆ دانران، دوو بەڵا یەک لە یەک خەتەرتر. یەکەمیان برسێتیە، کوردەواری دەڵێ برسێتی ڕەجی هاری پێوەیە.
ئینسان کە بەرچی بۆ هار دەبێت پەلامار دەدات دزی دەکات ڕێگری دەکات خەڵک دەکوژێ برسیەتی چی بکە وهروەها چی جوعش خەوف ترسیش ئەمان نەما کە ئەمانیش نەما خەڵک ئیسراحەتی نامێنێ پاشە بۆچی خوای پەروەردگار ئەو دوو نیعمەتەی لێ سەندن ئەو دوو عقوبەیەدان فەرمووی بیما کانوا یەصنعون بەسەبەبی ئەوەی کە خۆیان دەیان کرد چیان کرد تاوانەکەیان چی بوو کەفەڕەت بئەنعوم الله بێباوەڕ بوون بە نیعمەتەکانی خوا سپڵە دەرچوون سوپاسی خوای پەروەردگاریان نەکرد لەسەر نیعمەتەکانی بۆی خوای گەورە وا لێکردن ئەمە چی تێدەگەێنێ براکەم ئەوە تێدەگەێنێ ئیدا كنت في نعمة فرعها ئەگەر لە نیعمەتێکدا بووی بیپارێزە بەچی دەپارێزرێ براکەم الشكر يحفظ الموجود ويجلب المفقود شكركردنی خوا يحفظ الموجود ئەو خێرەی کە موجودە ئێستا دەیپارێزێ بۆت ويجلب المفقود خێرێکیش کە جارێ نییە حەز دەکەی دەستت کەوێ خوای گەورە ئەویشت بۆ دێنێت بۆیە الشكر يسمى بالحافظ الجالب حافظ للنعمة الموجودة وجالب للنعمة غير الموجودة أو نعمتيك هاي أجر شكري خوابكي دمينت نعمتي شاو نعمتي بيستن نعمتي عقل نعمتي علم نعمتي مندال نعمتي رزق روزي نعمتي أمن وأسايش شكري خوابك لسري برام نعمتي تندرستي ولا ساغي هل شكري خوادكي روجك دل يا ربي لك الحمد ولك الشكر أو تشاوانت بمن بخشيوه يا ربي لك الحمد ولك الشكر لا شيء تندرست بين بخشيوه لا يات شكري خوابك لسري أجر شكري خوابك هم دي بارز نعمتك وهم نعمتي زيادة ريشد بودين لئن شكرتم لأزيدنكم أجر شكري خوابك بوتان زيادة كم كواتا أوي هي دمينه بوشت زيادة كايستا ولئن كفرتم إن عذابي للشديد أي أجر كفراني نعمتكين أو سزاي إخوة زور به عذاب شون نعمتك اللي استنتوا رزق روزي تبو استا برسيد دكا لا أمان دابوي استا لباسي خوفت ببردادكا أمان ناهي الله أنا بخوي جورا أي أهلي مكة ويان بسر هاد بله أهلي مكة بيشتر لأمن رخائي شي اقتصادي دابون أم دوش زور جوريا أمره بتعبير ومصطلح وزاراوي أمره شي بيدوتري الجانب السياسي والجانب الاقتصادي جانبی سیاسی لە ئەمن و ئاسایش دابی مەترسید نەبێ کەس هجووم نەکاتە سەرت کەس نەتکوژێ وەضعی سیاسی تەواو مسەیتەری ئەی وەضعی اقتصادی جانبی اقتصادی ئابووریت لە بەرزیدایە و برسید نییە و ڕزق و ڕۆزی هەیە و تیجارەتت هەیە و ئێکە ئەو دوو شتە تێک چوو ئینسان عیبادەتی بۆ دەکرێ نان نییە بیخۆی ئەمان نییە دەتوانی بێتە مزگەوت دەتوانی شەو نوێش بکەیت و تەراویح بکەیت بە ئیسراحەت لە مزگەوت دابنیشی بۆ دەکرێت کاکە جارێ برسیتە ژنت برسیەتی مناڵت برسیەتی هەر ڕۆژت پێ ناگیرێ دەبێ بچی ئیش بکەیت کەسابەتێک کە جا ئیشێکی زۆر قورسیش لەوانەیە نەتوانی هەر بە ڕۆژوو بی ئەی خەوفەکەش هەیە ئێکەواتە کاکە مەترسیە دنیا وەزەکە ئەمان نییە بۆ کوێ دەڕۆی مزگەوتی چی چێ دەوێرێ بچێ بۆ مزگەوت بۆچی پەروەردگار فەرمووی فەلیعبدوا رب هذا البيت يعبدوا بابی پەرستن ئەوەی کە ئەو دوو نعمەتەی پێبەخشین الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف کەواتە لە ئەمان و لە ڕەخائدا خواپەرستی دەکرێ بەس کە ئەمان و ڕەخائت لە دەست چوو خواپەرستیەکەش لاواز دەبێت کەواتە ئەهلی مەککە لە دوو نعمەتی گەورە دابوون بەڵام چونکە سپڵە دەرچوون بەرامبەر پەروەردگار شکری خوایان نەکرد خوای گەورە لێیسەنەوە جا ئێستا با بزانین لەوەش گەورەتر نعمەتێکی گەورەتریان بۆ هات ئەهلی مەککە بەرامبەر ئەو نعمەتە چۆن بوون بەڵێ ولقد جاءهم رسول منهم فكذبوه
فكذبوه فأخذهم العذاب وهم ظالمون أو نعمتي تركوتم خواهي قربوا أهل مكة نارت ولقد جاءهم رسول منهم بدل نيايوا أوان بيغمبري كان بوهات لخويان اتشجي جاي فخر شانازية كأجر عقل ينهبوا يعني أي أهل مكة لناو إيودا خواهي قورا كسيشي هالبجاردوا لخوتانا لعشيرتي خوتانا لقومي خوتانا پەروەردگار دەیکاتە پێشەوای هەموو مرۆڤایەتی لەسەر ڕووی زەوی هەمووی دەبێت شایەتمان پێبێنێت هەمووی دەبێت شوێنی بکەوێت جێگای شانازیە جێگای دڵخۆشیە دیقەت نادەنێ ئەگەر مسابقە و پێشبڕکێیەک بێت جا لە هەر بوارێک بێت لە هەر بوارێک بێت بە مطلقی ئەگەر کەسێکی وڵاتەکەی تۆ بەشدار بێت لەو پێشبڕکێیە لەگەڵ وڵاتانی تر حەز دەکەی سەرکەوێ ئەگەر ئەوەی وڵاتەکەی تۆ لە پێشبڕکێیەکە سەرکەوت دڵت خۆشە یاری تۆ پێن دەکرێت عێراق نەکرد کوردستانیش کە عێراق سەرکەوێت لەو تۆپێنەیە هەرچی عێراقیە پێخۆشە دڵی پێخۆشە بۆ لە ئێمە عێراقیە چۆن ئەگە کوردیش بێت ئەمە هەر زیاتر دڵت پێخۆشە دڵی کوردی وڵاتەکەی خۆم ئێستا بۆ شتێکی ئاوا خەڵک دڵی پێخۆشە گۆرانی بێژێک مسابقەی گۆرانی بکەن دەرچێ تەماشا دەکەی زۆربەی نوێش خوێنەکانیش پێیان خۆشە قەینا کاکە دەزانم گۆرانی حرامە بەڵام مادام عێراقی قەیناکە بەڵام ڕەسوولی خوا پەروەردگار نەفەرێکی نارد لە ناو خۆتان کردی بە پێشەوای هەموو مرۆڤایەتی دەبێت دڵت پێی خۆش بێ کەچی ئەهلی مەکە دڵیان پێی خۆش نەبوو دەستیان کرد بە دژایەتی کردنی دەستیان کرد بە سوکایەتی پێکردن تانە و تەشەر لێدان ولقد جاءهم رسول منهم فكذبوه بدروان دانا بسرتانا ودشي فأخذهم العذاب سزاي خوا قرتني چی الجوع والخوف خواهی گەورە ترسێکی بەسەر هێنان خواهی گەورە ناڕەحەتێکی بەسەر هێنان چیان لێ هات ئەهلی مەکە چیان لێ هات لە جەنجی بەدر سەنادیدی قوڕەیش کوژرا سەرکردەکانی قوڕەیش پیاو گەورەکان و ڕئیس عەشیرەتەکانی قوڕەیش لە جەنجی بەدر زۆربەی هەرە زۆری کۆتایی پێ هات کوژرا حەفتاک لە ئەهلی قوڕەیش لە کافرەکان کوژرا وردە تا تەواو زەلیل بوون فأخذهم العذاب بەرامبەر پێغەمبەری خوا ئێوە بە درۆی دادەنێن سزای خوا دەتگرێت فأخذهم العذاب وهم ظالمون و لە حاڵەتێکدا کە سزا درەن خۆیان زاڵم بوون و نەبێ خوای گەورە زوڵمی لێ کردبن خوای گەورە زوڵمی لێ نەکردوون بۆیە ئەمە عقوبەی هەر کەسێکە کە پێغەمبەری خوا بە درۆ بزانێ کە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە درۆ بزانێ كسنتي رسول الله عليه الصلاة والسلام بدروب زانه باوري بينك پشتي تيالك فأخذهم العذاب إلا عذاب إخوة ديقرد إلا عذاب ديقرد لو كمتر زور كمتر عذاب قرتويتي چي جاي بدروي دابني جاري شان بياوك لقل بيغمبري إخوة عليه الصلاة والسلام لا أو يعني لبردم أو نان دخوا پیغمبر علیه الصلاة والسلام که دیبینه بدستی چبنان دخوا دفرمه کل بیمینک بدستی رازنان بخوا ايش دل لا استطيع ناتوانم طبعا رازناکه ایبو ناتوانی کاکه گریمانو تو 40 ساله بدستی چب فیروی يورد خود رابي ندتواني تي ناتوانم پیغمبر علیه الصلاة والسلام فرمي لا استطعت دين توانيت فشلت يمينه فما استطاع أن يرفعها إلى فيه دستي شلل ليدا توا بچی کود نيتواني جاري چی تر برزيكاتوا ناتواني دي هر براستي ناتواني توا كوتايد فيها مخالفة أمر پیغمبر صلى الله عليه وسلم عقوبة كيف أخذهم العذاب جاري اشتر لا غزايك يا غزابوا يا لسفرك بوا بايچی بهزي هل كردوا پیغمبری خو علیه الصلاة والسلام امری کرده بوی که دابنیشن لشوینی خویان سام بپیونه بکا عاصفه چی بقوت هاد اش خوی با عزازانی
گوێی بۆ فەرموودەکەی پێغەمبەری خوا نەگرت لە حەدیثەکە دەفەرمێ بایەکە هەڵی گرت و بردی لە چێوەکان فڕیدا تا ئەوێ نەکەوتەوە سەر زەوی کۆتایی پێهات مخالفەی ئەمری پێغەمبەر دەکەی عەلەیهی سەڵات وسەلام بۆیە ترسناکە براکەم یعنی زۆر کەس کاتێک کە دەڵێ ئەم شتە سونەتە و سونەتەکەەوە نەبێ سونەتێکی مستەحەب بێ واجبیشە براکەم بیکە ئەگەر هەر نایکەی قەناعەتت پێی بێ بەڵام خۆت بە کەمتەرخەم بزانە نەک عینادیشکەی کەچی عینادی دەکە لە عەذابی خوش ناترسێت دەڵێیت براکەی من ڕیشەکەت بێ هەڵەو درێژیکەوە شەڕواڵەکەشت کورتکەوە دەڵێنە وەڵام من بەعەکسەوە شەڕواڵەکەم درێژ دەکەم ڕیشەکەشم کورت دەکەمەوە مخالفەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باش براکەی من زەکاتی ماڵەکەت پارەیە پارە بدە زەکاتی فیتڕەکەشت خواردن بدە دەڵێ وەڵام من عەکسی دەکەمەوە زەکاتی پارە دەچم خواردن بۆ خەڵکەکە دەکڕم زەکاتی فیتڕیش پارەی دەدەمێ مخالفە بکە خۆت دەبینیتەوە نازانیت کە زۆر شتت بۆ نایەت دەست بۆ چی دەبەی نایەتە دەستێت بەرەکەت لە ژیانتدا نییە نازانی سەبەبەکەی مخالفەکردنی ئەمری پێغەمبەر صلی الله علیه و سلم ناڵم تەنها لەو دوو نمونەیە نا بەعام مخالفەکردنی ئەمری پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام عەذابی خوای بەدوای براکەی من کۆمەڵی سەحابە مخالفەی ئەمری پێغەمبەریان کرد عەلەیهی سڵاو وسەلام لە غەزوەی ئوحود بوو بە سەبەبی فەشەلی مسلمانان و شەهیدبوونی 70 سەحابی بە سەبەبی چی مخالفەی ئەمری پێغەمبەر صلی الله علیه وسلم وێماتە زۆر ترسناک فەکەذەبوه فأخذهم العذاب پێغەمبەر بە درۆدادنەی أخذهم العذاب إلا عذابی خوا دەتگرێ بۆیە وریابە حەدیث ڕەت نەکەیتەوە سونەت گاڵتەی پێ نەکەیت فەرمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەکەم سیر نەکەیت ئەجینا واللهی چاوەڕێی عذاب بە اینجا عذابەکە معنەوی بێ یا حسی بێ حسی ئەوەی تووشی بەڵایەکت کە معنەوی ئەوەیە خوای گەورە گومڕات کە خوا پەنامەندە بەڵێ فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون دي خلچينا كلوا مما رزقكم الله ايو بخون لەوەی کە خوای گەورە ڕزقی داون کە حەڵاڵە و پاکە ئەو دوو مەرجە شتێک بخۆن حەڵاڵ بێ وەش پاکیش بێ یعنی چی حەڵاڵش بێ پاک بێ هەر یەکێک لەو دوو وەصفە ئەوی تریش ناگرێتەوە حەلالن طەیبن حەلال زدەکەی چییە حەرام طەیب زدەکەی چییە خەبیث دەڵێن نانە تێگەیشتین ئێستا طيب ئەوەیە کە پاکە هەندێک شتێ خۆی لە خۆیدا پیسە بۆ نمونە گۆشتی بەراز مردارەوە بوو ئێخرەوە طيب نییە خواردنێکی طيب نییە پیسە باشە کەواتە نابێت لە پیسەکان بێت دەبێت لە پاککان بێت دەڵێ باشە کاکە گیان ئێستا من ناچم گۆشتی بەراز بخۆم گۆشتی ئاسکێک دەخۆم دەڵێن ئاخر ئێستاش مەرجێکت ماوە دەڵێ مەرجی چی مەگەر طيب نییە دەڵێن با طيب بەڵام مەرجێکی ماوە چییە حەلالن مڵکی خۆت بێت نەک زەیت چوەڕاوی کردووە ئاسکەکە تۆش وردە چی لەوی دەدزیت و بۆ خۆت دەیخۆی ئێستا شتێکت خوارد طيبە بەڵام حەڵاڵ نییە بۆ تۆ کاک حەڵاڵ نییە مڵکی تۆ نییە کە ئەو پێیداوی یا لێت کڕیوە ئەمە تۆ بچی بیدزیت هەرچەندە شتەکە طيبیش بێ بەڵام چی نییە حەڵاڵ نییە بۆ تۆ حەرامە کاکە بۆ تۆ حەرامە بەڵێ کەواتە دیقەت دێ هەرچی پاک بێت و حەڵاڵ بێ خوای گەورە بۆ ئێمەی ڕەوا کردووە کە لێی بخۆین بەڵام دەفەرمێ وەشکوروا نعمەت الله بەڵام شکری نیعمەتەکانی خوا بکەن ئەو هەموو نیعمەتەی خوای گەورە بۆی حەڵاڵ کردن ئەی کە هاتووە خوای گەورە ئەو شتانەی کە حەڵاڵی کردووە بە پەنجەی دەست ژمێردرابە ئەو کاتە چیمان دەکەین ئێستا کە بەس بێت و بمانەوێ
ناوی ئەو شتا ئەو خواردن و خواردنەوە حەڵاڵانە بنووسین کە خوا بۆی داناوین. ئێستا هەر یەکەمان توانن شتێک باسکەیان نا ئەوەندە زۆرە، خواردنەکان زۆرن کە خوا حەڵاڵی کردووە. ئەی ئەوەی کە حرامی کردووە زۆر کەمە. ئێستا ئاەتی دوای ئەوە دێ ئینەما حەڕەمە عەلەیکم 1 2 3 4 5 چەند شتێکە خوا لێ حەرام کردووی. کەواتە حەڵاڵەکە زۆرە. بۆ شکری خوا ناکەیت؟ بۆیە فەرمووی وەشکوروا نعمەت الله إن كنتم إياه تعبدون. ئەگەر ئێوە تەنها ئەو دەپەرستن ئەوە شکری بکەن. ناکرێتەوە بڵێ من خواپەرستی دەکەم بەڵام سوپاسیشی ناکەم لەسەر نعمەتەکانی. کەواتە پەروەردگار وای کردووە الأصل في الأشياء الحل والإباحة. ئەسڵ ئەوەی کە هەموو شتێ حەڵاڵەکە. يعني أي شيء حرامة أو حرام إستاك بيمان دفرمه بلى. إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به فمن اضطر غير باغ ولا عاد فإن الله غفور رحيم. پەروەردگار وە نەبێ هەموو شتێکی حرام کرد بێت، تەنها ئەو شتانەی حرام کردووە. حەڕەمە عەلەیکم المەیتە مردارەوە بوو، یعنی ئەو گیان لەبەرانەی کە پێویستیان بەسەر بڕینە ئەگەر سەر نەبڕدرێ بە شێوازێکی شەرعی مردار بێتەوە ئەوە حرامە. بۆچی وتمانەوانی پێویستیان بەسەر بڕینە؟ بۆ نمونە ماسی پێویستی بەچی نییە؟ سەر بڕین نییە، مردارش بێتەوە حەڵاڵە. بەڵام ئەوانی تر مردارەوە بوو حرامە. ئەوە یەک. والدم الدم المسفوح خوێن کام خوێنە؟ ئەو خوێنە ناکە خوێنێکی کەم لە ناو دەمارەکاندا لە ناو گۆشت دەمێنێتەوە بۆ نمونەتەوە مریشکێکت سەر بڕیوە تەماشا دەکەی کاتێک کە دەکوڵێندرێ تۆزێک ئاوەکەی سوور دەکا خوێن لە دەمارەکانی داماوە ئەوە کێشە نییە. الدم المسفوح ئەو خوێنەی کە لێی دەڕژێ ئەو خوێنە هەڵگریتەوە بیخۆیتەوە ئەوە حرامە. ولحم الخنزير گۆشتی بەراز بە هەموو شێوازەکانی حرامە. ئەمە سێ. وما أهل لغير الله به ئەوەی کە ناوی غەیری خوای تێدا بەرز کراوەتەوە لە کاتی سەربڕین ناوی غەیری خوای پەروەردگار. بۆ نمونە بە ناوی لات لە جیاتی بە ناوی خوا بە ناوی بسم الله دەڵێ بسم اللات یان بسم العزة یا بسم یا بە ناوی دەڵێ بە ناوی خوا و پێغەمبەر. ئێستا پێغەمبەری کردە شەریکی خوا تەواو نابێ لێی بخۆیت. چۆن دەڵێ بە ناوی خوا پێغەمبەر؟ ئەوە حرام دەبێ ئەو کاتە. کەواتە چەند شتی حرام کرد خوای گەورە؟ مەیتە، دەم، لەحم خنزیر و لغەیری الله به. چوار شت. ئەو چوار شەش دووریامە. ئێستاش ئاسانکاریەکت بۆ هاتووە ئیستیتنایەک هەیە. فمن اضطر غەیڕ باغ ولا عاد هەر کەسێ مضطر بوو ناچار بوو لەو چوار شتە بخوا بۆ نمونە خەریکە لە برسا بمرێ و خواردن نییە ئیلا گۆشتی بەراز نەبێت بیخۆ. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک مضطر بوو ناچار بوو بۆ خواردنی مردارەوە بوو یەک بۆ نمونە غەیڕ باغین و نەبێ خۆی ئیشتیهای لێی بێ و داوای کا ئەوە نەبێت. ولا عادین و نەبێت لە ئەندازەی پێویستیش زیاتر بخوا تەجاوز نەکا عودوان نەکا. ئەوە فإن الله غفور رحیم. بەڕاستی پەروەردگار تەواو لێبوردەیەوە تەواویش بەڕەحم و سۆز و میهرەبانە. واتە لەو کەسە خۆش دەبێ هەرچەندە گۆشتی بەراز یا مردارەوە بووش بخوا بەڵام بەو دوو مەرجە یعنی کە مضطر بێت نەک چی بێت خۆی ئارەزووی لێ بێ غەیڕ باغین خۆی داوا نەکا ولا عادین تەجاوزیش نەکا. الضرورات تقدر بقدرها ضرورت بە ئەندازەی خۆی پارچەیەکی بچووک دەخۆی بۆی لە برسا نەمریت و تەواو. مەڵێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون. زانی من پەروەردگار چی حرام کردووە؟
بەڵام مشریکەکان هاتبوون بۆ خۆیان دانیشتون و شت حەڵاڵ دەکەن و حرامی دەکەن. ئەوە حرامە نابێت، ئەوەشیان هەر حرامە. پەروەردگار دەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام. ئێوە مێن بەو زمانە درۆینەکانتان چی بکەن؟ وەصفی شتەکان بکەن بڵێن هذا حلال وهذا حرام. نابێت. لتفتروا على الله الكذب، بۆ ئەوەی درۆ بە ناوی خواوە بکەن، چونکە ئەوەی کە دەڵێ حەڵاڵ ئەوە حەڵاڵ ئەوە حرامە رب العالمینە، یا تەبلیغا عنه، یا تۆ بێی بڵێ لەم ئاەتەدا خوای گەورە ئەوەی حرام کردووە و لەو ئاەتەدا ئەوەی حەڵاڵ کردووە. ئەی کەشتیوانە بێ بەڵگە لە خۆتە بڵێ ئەوە حەڵاڵ ئەوە حرامە، ئەوە تۆ چیت کرد؟ بۆتانت کرد و درۆت بە ناوی خواوە کرد. و ئەو کەسانش کە درۆ بە ناوی خواوە دەکەن لا یفلحون، قەت سەرفراز نابن، سەرکەوتوو نابن، چۆن تۆ درۆ بە ناوی خواوە دەکەیت. ئێستا دیقەت دەنێ ئەم مەوزوعە مەوزوعی تەحلیل و تەحریم، بە حەڵاڵدانان و بە حرامدانان. ئەمە زۆر کارەساتە. بۆچی کارەساتە؟ چونکە مرۆڤ شتێک دەکا وانیەوە دەشیخاتە بە ناوی خوای گەورەشەوە دەیکات. یعنی ئەگەر کەسێ بێ قانونێکی وەزعی دابنێت، بۆ نمونە بە خەڵک بڵێ ئەو شتە بکەن و ئەو شتە مەکەن، مەتەن حکوومەتێک ئەو شتە بکەن ئەوە دروستە ئەوە قەدەغەیە، بەس بە ناوی خواوە نایکات. دەڵێ من ناڵم کاکەوە شەرع و دینە و بە ناوی خواوە نەم کردووە، بەڵام قانونی وڵاتەکەم ئاوایە. دەڵێن ئەگەر ئەو قانونەی خۆت دادناوە پێچەوانەی شەرعی خوایە، ئەگەر بە باشتری بزانی لە شەرعی خوا پێی کافر دەبێ، ئەگەر وەکو شەرعی خواشی دابنێ هەر پێی کافر دەبێ، ئەگەر بە حەڵاڵی دابنێ ئەو ئیشەی تۆ کردووە کافر دەبێ. ئەگەر بڵێ با بە حەڵاڵی چی نەوەڵا بەزەوە دامان نا و جارێ ئاوایە، دەڵێن تاوانباری زاڵمی فاسقی، بەس کافر نی. ئەی ئەو کەسەی بە ناوی دینەوە دێ شتێک بۆ خەڵک حەڵاڵ دەکا کە حرامە یا لیان حرام دەکا کە حەڵاڵە، ئەوە تاوانەکەی زۆر گەورەترە، چکۆ بە ناوی خواوە دەیکات. ئەوی تر بە ناوی خواوە نەیکرد، بەزەوە بە ناوی خواوە دەیکات. بۆی تاوانەکەی زۆر گەورەیە، بۆی فەرمووی لا یفلحون، قەت سەرفراز و سەرکەوتوو نابن، خوا پەناماندا. مەڵ متاع قليل ولهم عذاب أليم. يعني ئەگەر هاتو هەندێشتیان بۆ خۆیان حەڵاڵ کرد لە حرام، متاع قليل، ئەوە ڕابواردنێکی کەمە لە دنیادا. زینای بۆ خۆی حەڵاڵ کرد، مەشروبی بۆ خۆی حەڵاڵ کرد، نازانم قمار و چی بۆ خۆی حەڵاڵ کرد، متاع قليل، ماوەیەکی کەم. ولهم عذاب أليم، و بۆ ئەو کەسانە هەیە سزایەکی زۆر بە ئێش و ئازار. خوا پەناماندا. ئەخیر ئاەت وعلى الذين هادوا حرمنا ما قصصنا عليك من قبل وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون. پەروەردگار دەفەرمێ لەسەر ئەوانەی کە جوولەکە بوون چیمان حرام کرد؟ ما قصصنا عليك من قبل، ئەو شتانەمان حرام کرد کە بۆمان باس کردی، بۆمان جێڕایتەوە پێشتر، وەکو لە سوورەتی ئەنعام خوای گەورە باسی کردووە. کۆمەڵەشتی لێ حرام کردن خوای گەورە بە سەبەبی تاوانی خۆیان. فەرمووی وما ظلمناهم، کە ئەو شتانە لە ئەسڵدا حەڵاڵیش بوون لێمان حرام کردن، ئێمە زوڵمان لێ نەکردن. ولكن كانوا أنفسهم يظلمون، بەڵام ئەوان خۆیان زوڵمیان لە نەفسی خۆیان کرد، هاتن ئەوەیان حرام کردووەیان حرام کردووەیان حرام کرد. خوای گەورە دەفەرمووی دەیەوە لێتان حرامە. ئێوە ئەو پەڕی زەرەر لە خۆیانیاندا، شتەکە لە ئەسڵدا حەڵاڵە، کەچی لەسەر خۆی حرام کرد، کە لەسەر خۆی حرام کرد خوای گەورە لێ حرام کردن. کەواتە خوای گەورە زوڵمی لێ نەکردن، بەڵکو ئەوان خۆیان زوڵمیان لە نەفسی خۆیان کرد. و زۆر جار ئینسان خۆی زوڵم لە خۆی دەکات. بۆیە سونەت وایە لە دوعای بەیانی و ئێواران، ذکرەکانی بەیانی و ئێواران دوعایەکەین چییە؟ أعوذ بك من شر نفسي ومن شر الشيطان وشركه وأن أقترف على نفسي سوءا أو أجره إلى مسلم. فنابتو دقرم لشر نفسم لشر الشيطان، وفنابتو دقرم لويك من زررك بوسر خوم بينم، زرر بوسر خود بيني ظلم لخود بكي،
یاخود زەرەر بۆ سەر موسڵمانێک بەرم. یەک دەرسمان ماوە ئینشاءالله بەئیزنی خوای پەروەردگار، یا ئەمڕۆ عەسر تەواوی دەکەین یا سبەی ئینشاءالله ئەگەر ڕەمەزان نەبێت. داواکارم لە خوای پەروەردگار بە خاتی ناوجوانەکانی سفاتە بەرزەکانی ئەم قورئانە بکاتە حوجە بۆمان، نەیکاتە حوجە لەسەرمان. یا رب العالمین لە قورئانەکەت تێمان بگەیەنی بیکەیتە نور و ڕووناچی بۆمان. یا رب العالمین هیدایەتمان دەی، لێمان ڕازی بی، لە گوناهمان ببووری، ئەخیرمان خێرکەی، بەختەوەری دنیا دوعا ڕۆژمان کەی. والحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڵێ براکەم. وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون.